لە خولە هەمەجۆرەکانی بەڕێبەرایەتی کار و ڕاهێنانی مەشقی پیشەیی گەرمیان فێری پیشەکراون و ئێستا ساز و ئامادەن کە بژێوی خۆیان لە ڕێگەی ئەو پیشەیە کە فێرکراون پەیدا بکەن لە بەرامبەر فێربوون بۆ پیشەش مەراسیمی ڕێزلێنانیان بۆ ڕێکخرا و بڕوانامەی کاریان پێبەخشرا بە جۆرێک متمانە پێکراو بێت و بتوانن دەستەبەری پیشە بکەن. ئێمە زۆر سپاسی بەڕێبەراتی پیشەی گەرمیانێک ئەم دەورانی خوڵانی بۆ کردوونێتەوە ئێمە لە خوڵانی ئیسپادی زۆر زەمان کردو بۆ ماوەی 3 مانگە کە ئێستا بۆ شادێمە وەرگرتووە کە بۆ شادەیە لە کۆمپانیا یاخود لە کەدی تایبەت ئیشە خۆمان کرد. زۆر باشتر و دووشم زۆر لێ وەرگرتووە ئەتوان مێسا بڕۆمە کۆمپانیایەک بوومە محاسبیان بوومە ژمێریارێ. ئەمە 3 مانگە لەوێنە بە پشتی خواوە من چوومەتە ئەوێنە زۆر بە جوانی فێر بووم و دەتوانیم ئێستا ئەو بڕوانامیان داوە پێم لەسەر بڕوانامە کە کەرتی تایبەت بێ بیکەمەوە بۆ خۆم یا خولی دوورمان بێت یا لە ماڵەوە بێ لە هەرکوێ بێتتر جێک هەیە بێ دوکان بێ دەتوانم بۆ خۆم بژێ ژیانی خۆم لەسەر بەرم و بەڕێبەراتی کار و ڕاهێنانی مەشقی پیشەی گەرمیان دەڵێت ئێمە لەسەر پرۆژەکانمان بەردەوامین و دەمانەوێت باشترین ڕێگا بگرینە بەر بۆ ئەو گەنجانەی کە عەوداڵی فێربوونی پیشەن و دەیانەوێت داهاتووی خۆیان مسۆگەر بکەن و ئەمە بکەن بە دەرفەتێک بۆ بەدەستهێنانی هەلی کار. بە چەندین خولی پیشەیمانەیە لە بەڕێبەرێت زیاد لە 10 وەرشەمان هەیە لە بڕێبەرێتەکەمانە بەڵام ئەو وەرشانە تا ئێستا لە بێبوجەیە نەماتوانێت کاری پێویست بۆیان ئەنجام بدەین. هەروەها داواکرد لە ڕێکخراوەکان هاوکارمان بن لە گەرمیانە هیچ ڕێکخراوی تا ئێستا هیچ هاوکارمان نەبووە. بەڕێبەراتی کار و ڕاهێنانی پیشەی گەرمیان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا توانیوێتی 57 خولی پیشە لە بوارەکانی درومان و کۆمپیوتەر و لکاندن و چاکردنی ئامێرەکانی مۆبایل و فێنکەرەوە بۆ 900 گەنجی سنوورەکە بکاتەوە. بە پێی ئامارێکیش 85% ئەو گەنجانەی بەشداری خولەکانیان کردووە لە ئێستادا خاوەنی کار و پیشەی خۆیانن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلە.